سڵاوتان لێبێت باسی بابەتێکتان بۆ دەکەم کە باس لە زەرەری کۆمپانیایەک دەکات. زەرەرەکە قەبارەی زۆر گەورەیە، 279 ملیار، واتە ئەو نۆنقطەیی کە بینن 279 ملیار دۆلارە کە کۆمپانیای ئێنڤێتیا ئەم سێشەمەیە لە سەهمەکانیا بەم قەبارە گەورەیە زەرەری کردووە. ئەمە گەورەترین زەرەرە لە مێژوودا لە ماوەی یەک ڕۆژدا کۆمپانیای ئینڤاتیا وەکوتم 279 ملیار دۆلار زەرەری کردووە. سێشەمە کاتێک بازاڕی پشکەکان داخرا، ڕێژەی پشکەکانی ئینڤێتیا لە 9.9% لێ بووەوە. جێنسن هوانگ خاوەنی ئەم کۆمپانیایە، ئەم کابرایە کە عینەکێکی لە چاوایە، خاوەنی ئەم کۆمپانیا زەبەلاحەیە. بەتەنها خۆی لە پشکەکانی خۆی 10 ملیار دۆلار زیانی بەرکەوتووە. جێنسن بەتەنیا خۆی 10 ملیار دۆلار زیانی بەرکەوتووە. بەمەش سامانەکەی دابەزی بۆ 94.9 ملیار دۆلار، هێشتا هەر زۆری ماوە. زەرەرەکەی ئێنڤێتیا گەورەترین زەرەرە بەرپشکی کۆمپانیایەک کەوت بێت. بەڵام کۆمپانیا گەورەکانی تریش زەرەریان زۆر کردووە. ئەوانەی کە دەیبینن لەسەر ئەم شاشەیە، کۆمپانیای مێتا بە بڕی 251 ملیار دۆلار لە 3 شوباتی 2022 زیانی بەرکەوتووە. هەروەها ئەمازۆن 206 ملیار دۆلار لە 29 نیسانی 2022 زیانی بەرکەوتووە. ئەلفابێت 180 ملیار دۆلار زیانی بەرکەوتووە. و هەروەها ئەپڵیش لە زیانەکان بەدەر نەبووە، لە 3 ئەیلولی 2020 بڕی 180 ملیار دۆلار زیانی کردووە. بەڕاستی ئەم ژمارانە ینی ڕەنگە لە خەیاڵیش بەدەر بن، بەڵام لەم گەورە کۆمپانیایانەی جیهان بوونی هەیە و خاوەنەکانیان هەندێک جار تووشی شۆک دەکات، بەڵام ئەوان قازانجیشی لە پاڵا دووبارە دەکەنەوە. ئێنڤیدیا گەورەترین کۆمپانیای دروستکردنی گرافیک کارتە. ئەگەر گرافیک کارت نەبێت، نە کۆمپیوتەر و نە پلەیستیشن و نە ئامێرە گرنگەکانی گرێدراو بە کۆمپیوتەر کار ناکەن. جێنسن هوانگ کە پیاوێکی ئەمریکی تایوانیە، ئێنڤیدیای لە ساڵی 1993 دروست کردووە، وردە گەورە بووە. وای لێ هات نرخی پشکەکانی لە بازاردا گەیشتە 3.5 تریلیۆن دۆلار. بلۆمبێرگ دەڵێت هۆکاری ئەم خێرا دابەزینەی نرخی ئێنڤیدیا لە بازاردا بۆەوە دەگەڕێتەوە کە وەزارەتی دادی ئەمریکا لێکۆڵینەوەی لەگەڵ کۆمپانیاکە دەست پێ کردووە لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ زیرەکی دەستکرد. لە ئەمریکا ڕێگە نادرێت هیچ کۆمپانیایەک بوارێک مۆنۆپۆل بکات، واتە بەتەنها خۆی دەستی بەسەرا بگرێت. لێکۆڵینەوەکەش لەسەر ئەوەیە کە ئینڤیدیا ویستوێتی دەست بەسەر چەند بوارێکی زیرەکی دەستکردا بکرێت. دەمەوێت بە سادەیی بۆتان ڕوون بکەمەوە ئاستی زەرەرەکە چەندە. 279 ملیار دۆلار. ئەگەر هەموو ڕۆژێک 3 ملیۆن دۆلار خەرج بکەیت، واتە 300 دەفتەر، ئەوە بەشی 254 ساڵ دەکات. یعنی کە ئەو کەسە کە ئەو پارەیە ڕۆژی 3 ملیۆن دۆلار، واتە 300 دەفتەر ڕۆژانە سەر بکات، بەشی 254 ساڵ دەکات و پێی دەژی. بەڵام بە گریمانە تۆ ئەوەندە تەمەنت درێژ بێت بگەیتە ئەو تەمەنە، واتە لە ساڵی 1970 تا ئێستا ڕۆژی 300 دەفتەر خەرج بکەیت، ئەمڕۆ 279 ملیارەکە تاوا دەبێت. دەزانین 3 ملیۆن دۆلار بەشی چی دەکات. دەتوانیت لە هەر ڕۆژێکە 20 خانووی لەم هەولێرە پێ بکڕیت. یعنی ئەگەر ڕۆژانە 3 ملیۆن دۆلار خەرج بکەیت، ڕۆژانە دەتوانی 20 خانووی لە هەولێرە بە 10 دەفتەر دۆلار پێ بکڕیت. و هەروەها لە پاڵ خانووەکانیشا هەر لەو ڕۆژەدا بەو پارەیە دەتوانی 8 مەرسیدزی جی کلاس بکڕی کە ئێستا باویشێتی جی کلاس، ئۆتۆمبیلێکی چاکە. بەدەر لەوە ئەمە بەم 3 ملیۆنەکە ڕۆژانە سەرفی دەکەی. ئەگەر زۆر وردی کەینەوە، یعنی دەتوانیت لە ماوەی 2 مانگ و نیوێکە کە تۆ ڕۆژانە ئەم 3 ملیۆنە خەرج نەکەیت و کۆی بکەیتەوە، کریستیان ڕۆناڵدۆ و میسی پێ بکڕی. بۆ کوێ؟ یەکێکیان بۆ نادی هەولێر، یەکێکیشیان بۆ نادی نەورۆز لە سلێمانی. بە درێسی نەورۆز و هەولێرەوە ئەم دوو یاریزانە بکڕی. ئەگەر 2 مانگ و نیو
ئەو 3 ملیۆن دۆلارە کۆ بکەیتەوە ئەم دوو یاریزانە ێنیتە هەولێر و سلێمانی و ئێمەش بە ئاسانی توانین بڕۆین تەماشای یاریەکانیان بکەی. 279 ملیارد دلار قەبارەکەی زۆرە. ئەگەر لە ملیۆنێک دۆلارەوە دەست پێ بکەیت ئەمە ملیۆنێک دۆلارە، ئەمە قەبارەی 1 ملیۆن دۆلارە، ئەمە 100 ملیۆن دۆلارە. ئەوەندە زۆرە، ینی نازانم قەبارەکەی ئەوەندە زۆرە شۆک دەکا. 1 ملیارد دۆلار ئەمە هەموو 1 ملیارد دۆلارە بە ترێلەیەک جێی نابێتەوە و ڕەنگە لە ژوورێکا جێی نەبێتەوە و 279 ملیارد دۆلارەکە واتە 279 ئەوەندەی ئەم پارەیە کە ئێستا ئێوە دەیبینن. ئەمە قەبارەی ئەو زیانە بوو کە کۆمپانیای ئینڤیدیا کردوێتی کە بەڕاستی سەرسوڕهێنەرە و قەبارەی پارەکە سەرسوڕهێنەرە بە هیوای ئەوەی کە پارەی هەیە بەختێکی باشی هەبێ و تووشی زەرەر و زیان نەبێت.